خوف معنای چییە؟ خوف پێستەیەکە وەکو پیاڵا و پەژیمی لەڵوتان وەکو گۆرەوی دروستیەکەن ئەکرێتە پا ئەلێ فەئین کانە عەلەیهی خوفان دوو خوفی لە پێ بێ بۆتی خوفان لەبەرەوەی ئەبێ دوان بێ ینی نابێ پێیەکەت طبعا خوفەکرێت وتمان خرێتە سەر پێ نابێت دانەیە بێت ئەبێ هەردووکی خوفی لەسەر بێ یا کە گۆرەویە ئەبێ هەردووکی لە پێر بێ وەنەحویهما وتی وەنەحویهما بۆیە ئەمە واتە جایزە مەسحکردن لەسەر هەموو شتێک کە ببێتە پۆشەرێک بۆ پێکانت پاکان بپۆشێ ئەتر ینی لە پێستە بێ لە قوماش بێ لە هەر شتێ بێ یان پێڵاو بێ هەر هەمووی کە نادا پێکاتی پۆش ئەو شوێنەی کەوە ئەبێ با بڵین بشۆڕێ لە کاتی دەستنوێژ ئەوە ئاساییە مەسح بکرێت لە سەریان مەسح بکرێت لە سەریان بۆیە مەرج نییە ئیلا خوف بێ وحديث هاتووە فرموده هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مسح على الجوربين والنعلين المهم ئەو شتەی کە لە پێتە شوێنی ئەو ئەندامە کە شوێنی دەستنوێژە ئەبێ بشوەردێ ئەبێ ئەو شوێنە داپۆشێ قال فإن كان عليه خفان ونحوهما مسح عليهما إن شاء مسح عليهما إن شاء معناه چیمە يعني مسح كان بسريان أجر ويستي ليبيا واتا مسح كردن فرز نية يعني فرز نية واجب نية لسرتو إلا بمسح بكي بالكو تيا رخصته سنته بكي يوم وليلة إمام أحمد رحمة خوالي بفرميه ليس في نفسي شيء من المسح على الخفين يعني لدلما إمام أحمد فرميه لدلي منها هيج تكنية درباري مسح كبليم دڵم شتێکە کا دەربارەی مەسح بلێم جایز نییە بلێم ناشەرعیە بلێم شتێکە هیچ شتێ لە دڵم نییە بۆ ئەلێ لەبەرەوەی فەرمودەی زۆری لەسەرە بۆیە ئەو فەرمودانە گەیشتنەتە حەدی تەواتر یعنی ئەوەنە زۆر ڕیوایەت کراوە ئەو فەرمودانە کە ئینسان مەسح بکە لەسەر خوفەکانی